ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەوە بووین کە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانی بە یەک لیستی هاوبەش بەشداری لە هەڵبژاردنەکانی عێراقی بکەن بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. دوای ئەوەی کە هەندێ لایەن هەڵسان بە تۆمارکردنی هاوپەیمانی تایبەت بە هەندێ لایەن بۆیە ئەو بیرۆکەیە تێکچوو. ئەگینا ئێمە لە سەرەتاوە لەگەڵەوە بووین. بۆ یەک لیستی ئەمڕۆ باسی ئەوە دەکەین بزانە چۆن دەتوانین بە یەک لیست بەشدار لە ڕووی تەکنیکیەوە بە ڕووی تەکنیکیەوە ئەو هاوپەیمانیەتە یەک لیستی کوردی ئیسفادەیەکیە لە ڕووی تەکنیکیەوە دەنگ کە لیستی کورد یەکگرتوو بێتن دەنگ بە فیڕۆ ناڕواتن چەنسی ئەوەمان هەیە زۆرتر کورسی بەدەست بێنین و زیاتر هاندەریش دەبێت بۆ ئەوەی خەلکی ئێمە لەو ناوچانە بەشداری هەڵبژاردن بکەن بە حەماسەوە. ئێمە لە هەموو شوێنەکان ئەگەر کورد یەک لیست بێتن بەشداری دەکەین.